ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شادۆم، کاتتان باش. من شەماڵ عەلیم و لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێن زادە لەگەڵ ئێوەی ئازیزین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری ڕووداوەکانی هەفتە. ئەمڕۆ 16ی 2023 لەگەڵ هاوڕێم ڕەحمانی حسێن زادە دوو بابەتمان هەڵبژاردووە کە گفتوگۆی لەسەر بکەین، دیالۆژی لەسەر بکەین. یەکێکیان منشوری ڕێکخراوە پیشەیی و مەدەنیەکانی ئێرانە، دووەمیان ساڵیادی ئەوەیە کە پێوترێ بەهاری عەرەبی. لەگەڵ هاوڕێم ڕەحمانی حسێن زادە سەبارەت بەم دوو بابەتە دیالۆگەکەین و ئەگەر هاوڕیانێک لە ئێوە پێیان خۆشە یاخود ئەیانەوێت ئارەزومەندن بەشدار بن، نتوانن لە ڕێگەی کۆمنتەوە پرسیار و سەرنج و پێشنیارەکانی خۆیان بنێرن. ئەم کاتت باش ڕەحمان، ومێدوارم ڕۆژێکی خۆشت بوو بێ. زۆر سپاس، ئەم کاتەی تۆش شاد و سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکە. فەرموون. هەربژیت. هاوڕێ ڕەحمان، ئەمڕۆ دوو ڕۆژ وابوو بە دوو ڕۆژ تقریبان من 48 ساعتێک ئاگادار بوومەتەوە کە منشوری ڕێکخراوە پیشەیی و مەدەنیەکانی ئێران دەرچوو. هەنگاوێکی زۆر گەورەی ڕوو لە پێشە، هەنگاوێکی مێژوویە بە ئەندازەی خودی شۆڕشی ژنجیان ئازادی گرنگ و بایەخدارە. هەستەکەی لە منشورەیە شۆڕژ یاخود خۆرۆشانی شۆڕش جێڕانی جەماوەری بە زمانی خۆی ئەدوێ، بە زمانێکی پاراو ئەدوێ، زۆر بە ڕۆشنی ئەڵێ کە خواستەکانی چییە. هێشتا دیارە نامراوە خواستە لانی کەمەکان، کە ئەمە خواستی لانی کەمی ئەم ڕێکخراوانەیە. بەڵام لەگەڵ ئەوەشە ئەوەی کە لەو منشورەیە هاتووە و باسکراوە، پێم وابێ لە زۆرێک لە وڵاتە ئەوروپایەکانی شەشتە خەباتی بۆ کرێ و کاری بۆ کرێ، بەڵام زۆر بە ڕوونی و ڕاشکاوی و زۆر بە ئیرادەیەکی بەرز و گەورەوە 19 کامڕۆ بوو بە 20 ڕێکخراوی پیشەیی و جەماوەری و مەدەنی هاتوونەتە پشتسەری ئەم خواستانەوە، ئەم داواکاریانەوە یاخود ئەم فەرمانانەوە بەڕاستی لە داهاتووی سەرکەوتنی خۆرۆشانی شۆڕش جێڕانی ژنجیان ئازادی ئەبنە فەرمان بەسەر دەسەڵاتی داهاتووی دوای جمهوری ئیسلامی وەکو لە هەمان منشورە هاتووە. هەموو ئەمانە دیمەنێکی زۆر ڕۆشنتر لەو خۆرۆشانە شۆڕش جێڕانەیەدا چیتر لەوەیە نەمایەوە لێرە و لەوێ شیعارێک بدۆزینەوە یاخود شیعارەکان بە تەنها پێمان بڵێن کە خواست و داواکاریەکان و خەون و خەیاڵ و ئامانجەکانی جەماوەری ڕاپەڕیوی ئێران چییە. نا، ئەمە لە پلاتفۆرمێکە لە منشورێکە زۆر بە ڕۆشنی بە 12 خاڵە لە 12 فەرمانی داهاتوە ڕوونیان کردوتەوە کە ئەوان چیان ئەوێەوە ئەم قوربانیە کە ئەدەن، ئەم گیانبازیە کە ئەکەن، بۆ چ ئایندەیەک بۆ چ داهاتوێکم کاراکەن. من پێم خۆشە سەرەتا تۆش ئینتیباعی گشتی خۆت سەبارەت بەمە بڵێ، من دواتر ئەچمە سەر هەندێک پرسیاری تایبەت. بەر لە تۆ میوانێکی کەشم هەبوو، بەر لە تۆ بەرنامەیەکی کە هەبوو میوانداری هاوڕێ حەمەی ئاسنگەرانم کرد، لەگەڵ ئەویش کەمێک بە هەستی هەندێک لایەنمان کرد، بەڵام هەندێک پرسیاری گرنگ هەیە کە من ئەمەوێ ئاراستەی تۆی بکەم بۆ حکومەی کە تۆ لە ناو سیاسەتی ئێرانە جێگا و شوێنێکت هەیە، ئەمەیە پرسیارانە ئاراستی تۆ بکەم، پێم خۆشە پێکەوە یاخود تۆ وەڵامی بدەیتەوە، منیش نەزەری خۆم دەم لەسەری. بەڵام سەرەتا حەزەکەم ئەوە بۆ بینەران باسکەی کە ئەم ڕاگەیاندنە ئەم منشورە بۆ گرنگە، بۆ مهمە، لەم بۆ هەنگاوێکی مێژوویە، بۆ هەنگاوێکی ئەوە گەورەیە لە ئاستی خودی خۆرۆشانە شۆڕش جێڕانەکەی ژنجیان ئازادیە. بۆیە گرنگە هەر وەک تۆش ئاماژەت پێکرد، ئەڵان 5 مانگ لە خۆشی جەماوەری لە خۆشێکی شۆڕش جێڕانە ئەگوزەرێ و لە نێو ئەم خۆشە جەماوەریدا بەرحاڵ خواست و ویستی جۆراوجۆری زۆر مەترح بووە لە گۆڕەپانی سیاسی ئێرانیشدا هەر لە چوارچەوەی ئەم هەڵسانە جەماوەریە ڕەوتی سیاسی جیاواز بزوتنەوەی سیاسی جیاوازیش هاتوونەتە مەیدان و قسەی خۆیانیان کردووە. بەڕاستی ئەو خۆشە جەماوەریەی کە لە قوڵایی کۆمەلگاوە هاتوۆتە مەیدان بە زۆری و بە ڕۆشنی ڕۆڵی کرێکارانە بینی، بە تایبەت ڕۆڵی ژنان
وەکو بەشی پێشەنگی ئەم خۆشە ئەبینی ڕۆڵی لاوان و گەنجەکان و لە زانکۆکان ئەبینی وانی جۆراجۆری خەڵکە بینی خەباتی گەڕەکەکانمان ئەدی بەحاڵ هەمووی تەمەشاکەی وەک زووتری شەر لەم بەرنامەوە باسمان کردووە کاراکترێکی ڕادیکاڵ و چەپ و خەڵکێکی حەقخواست بەرابەری خواست هاتوونەتە مەیدان هەر کامە لە بەشەکانی ئەم خەباتە شعاری خۆی بووە ویستی خۆی بووە هەتا نووسراوی خۆی بووە متالبەی خۆی بووە ئەوەڕین گرنگی ئەم منشورەوەیە ئەساسەکەی سەرجەمی ئەو خواست و ویستە حەق خوازانە و بەرابەری خوازانە کە لە قوڵایی کۆمەلگاوە و لە دڵی بزوتنەوەی کرێکاری تا بزوتنەوەی ژنان تا بزوتنەوەی گەنجان هەیە لێرە کۆکراوەتەوە بەندێکی لێکراوە و لەو 12 مەحورەدا مەتراکراوە ئەوەی تۆ باسی کرد بووە بە دەنگێکی بەرەی ئازادی خواز و بەرابەری خواز ئەمە من ئەتوانم پێ بڵێم منشورێک بۆ ئازادی و بەرابەری لەو کۆمەڵگایە باسکراوە و بە دروستیش باسی کراوە ئەمە لانی کەمی داوخوازەکانە یعنی ئەم لانی کەمە وەڕۆشتنیش وتویانە ئەمە لە چوارچێوەی جمهوری ئیسلامیە جێبەجێ نابێ ئەمە تەجربەی خەباتی کرێکار و کۆمەڵانی خەڵکیێرانە لە چوارچێوەی جمهوری ئیسلامی هەتا دوان لەو بەندانەی ئەم 12 بەندەش جێبەجێ نابێ ئەمە بەو معنایە پەرچەمێکە کە سەرنگونی جمهوری ئیسلامی گارانتی بکات و وەک تۆش واصل کرد فەرمانهایەکە بۆ دوای ڕوخانی جمهوری ئیسلامی کابێ زوو جێبەجێ بکرێت هەر جمهوری ئیسلامی ڕوخێ هەر سیستمێک موقت یا دایمی دێتە سەرکار پێویستە ئەم خواستانە کەلانی کەمی داوخوازی کۆمەڵانی خەڵکی خەبات کردو و شۆڕش کردو لەو کۆمەڵگایان جێبەجێکە ئەمە لە عینە حاڵا ڕێگا خۆشەکە بۆ ئەوەی خواستە لانی زۆر و حەدی ئەکسەریەکانی چینی کرێکار و بەرەی ئازادی خواز و بەرابەری خوازش ڕێگای بۆ خۆشکرێ کە شتێک نییە غەیرەوەی بەڕاستی ئێمە وەکو چینی کرێکار و کۆمونیستەکانی ئێران بە دوای شۆڕشێکی کرێکاریەوەی بە دوای لابردنی تەواو و معنای کاپیتالیزم و سەرمایه‌داری لە ئێران بەڕاستی ئەمانەوە کۆمەلگایەک بێ و سیستمێکی سیاسی بێ ئازادی و بەرابەری و ڕەفاه و سەعادەت و واقعاً دەسەڵاتی کرێکاری و شۆڕایی لەو جامعەیەدا جێبەجێ بکە دەرنەچە ئەمە گرنگە سیاسیەکەیەتی گرنگیەکی دیکە هەلومەرجێکە کە تیاب مەترح کرا ئەویش ئەوەیە هەر لەم 5 مانگەدا ڕاست و چەپی کۆمەلگای ئێران زیاتر لێک دوور کەوتونەتەوە بە حکمی واقعی کۆمەلگاکە بە حکمی وشیارەیەکی چینایەتی کە هەم لە بەرەی چەپ و ئازادی خوازەیە هەم لە بەرەی ڕاستی شەیە بەڕاستی بۆ قازانج و بەرژەوەندەکانی خۆیان و هەر بۆ نمونە هەفتەی پێشوو من و تۆ لەم بەرنامەیە باسمان کرد ئەدی بەرەی ڕاست 10 ڕۆژ لەوە پێش لە جۆرجتاونی واشنگتۆنی ئەمریکا 8 کەسیان کردبوو بە کوێخای خۆیان لەوێ بوونەوە عینەن قسەیان بەرەی ڕاست خەریک بوو خەریکشن ئێستاش نەقشارن و باسییانەوە کرد کە منشورێک دێنن بە قوڵی خۆیان بۆ نەجاتی کۆمەلگای ئێران ئەنی لە فەزایەکە فەزای سیاسی کۆمەلگای ئێران بەحاڵ ئێمە پێڵین داغ بوو لەسەرەوەی گویا منشورێکی سیاسی ئەویش لە داخڵەوەدی درست لەم وەختەدا ئەم منشورە لەلایەن بەرەی چەپ و ئازادی خوازی کۆمەلگا و لە دڵی کۆمەلگا و لەلایەن بیزڕێکخراوە هاتووە بەڕاستی جوابێکی ڕۆشنە وەلایەن حاڵە ئالترناتیڤێکی ڕۆشنە لە بەرابەر منشورێکی ئەگەری کە قەرارە ڕاستەکان بهێنن بیانەوێ و نەخانەوێ ئەلان ئەم منشورەی ئەم بیزڕێکخراوە چۆتە سەرمێزی دانە بەدانەی ڕاوتەکانی ڕاستیش و تەمەشای بکەن و چییە و چۆن بەشێکی ئستفادەی لێ بکەن بۆ فریوکاری چۆن بەشێکیشی تەقابلی لەگەڵ بکەن ئەوەش لەو بابەتەوە هەیە وەلا عینە حاڵە بە نەزەرم هەرەوەی 20 جەریان و ڕێکخراو لە دەوری کۆبوونەتەوە وە زەرفێتی ئەوەی هەیە زۆرترین حمایەت هاوبەستەجی هاوکاری لە بەرەی قوتب و چەپی کۆمەلگا لە دەوری منشورێکی وە بەوجود بێ ئەوە با پێ بڵێم ئەم منشورە نووسینەکەی زۆر هونەر نەبووە لەم دەورەدا ئەم منشورە پێشینەی بووە سابقەی بووە ئەمنەوە خواست و ویستانە لە خەباتی کرێکاری و جەماوەری ئێرانە
سابقی بووە بەڵام مهم بوو دوایم خۆشە 5 مانگە بوو مهم بوو لەم هەلومەرجە سیاسیا بوو مهم بوو لە دڵی تەقابلێکی ئاشکرا لەگەڵ ڕاستەکاری ئێرانە هاتمێت دقیقا ئەم ئەهەمیەت و بایەخەیە کە بۆ ئەم منشورە هەیە و دیارە ینی لە ڕوانگەی بەرامبەرچیەکەوە لە ناو ئێرانەوە سەیری ئەمە بکەی بە ئەندازەیەکی زۆر ئەتوانێت ئەمە جێگەی دڵگەرمی بێ ئەو کە لە سەرباری ئەم سەرکوت و سەرباری ئەم قەمە و سەرباری ئەم داپۆسینەی کە بەڵێ لە چەند مانگی ڕابردووە ئەنجام درا 500 کەس زیاتر کوژران هەزاران کەس لە زیندانا بوون زۆریان لە زیندانا تا تەجاوزیان بە بەعزێک لە زیندانیان کرد تایبەتی کچەکان و ئەشکەنجەیەکی زۆر ئێدامیان ویستیان بە حکمی ئەدام خەڵک بترسێنن و ئێستاش بە وەسیقە و بە کەفالەتی زۆر بەرز زۆر زیاد و زۆر پارەی زەوەند خەڵکیان ئازاد کردووە بە مەشروتی خەڵکیان ئازاد کردووە کە ئەگەر کاری وا بکە نەگەڕێنەوە بەڵام سەرباری هەموو ئەمە سەرباری هەموو ئەم شتێک کە جمهوری ئیسلامی 5 مانگە ئەیکا ئەم ڕێکخراوانە قسە لەسەر دوای جمهوری ئیسلامیەکەن وەک ئەوەی کە جمهوری ئیسلامی کۆتایی هاتووە نەماوە بۆ خۆی ئەمە ینی وەرەیەکی زۆر بەرزە لەلایەن ئەم هەڵسوڕاو فعالینانەوە کە تۆ لە ناو تارانای لە ناو دانیشگای تارانای لە ناو کارخانەی چوزانم فولادی ئەحوازای لە شوێنێک مامۆستای لە مەکتەبێکی بڵێن سانەوی سنە یاخود تاران یا ئەحواز یا ئەسفەهان تۆ مامۆستای بەڵام لێەوە دووبارە ئیعلانێک یا لە زیندانای کەسیان هەیە لەم ئەندامانی ئەم ڕێکخراوانە کە هەر ئێستا لە حاڵی ئێستا لە ناو زیندانە لە بەدەستی جمهوری ئیسلامیە بەڵام لەگەڵ ئەوەیە ترس و ئەو دیواری ترسە ئەو دیواری تۆقینە کە جمهوری ئیسلامی ئەوەنە ساڵە دەیان ساڵە بەشێکی زۆری بودجەکەی تەنها لەسەر بەرزکردنەوەی ئەم دیوارە سەرف کرده بوو هەرسی هێناوە و خەڵک زۆر بە ئازایانە دێن ئەقسا و ئەو پەڕی ئەو خواستانی کە ئەکرێ لەم ڕۆژەیە مەطرح بکرێ تەرحی ئەکەن و خەریکن بە دەوریا کۆ بنەوە و جوڵانەوەکەی خۆیان ڕێگەخەر ئەمە زۆر ورەیەکی گەورە ئەدا بە هەموو ئەو خۆپیشاندان و ئەو ناڕەزانی لەدا هاتووایە ئەچمە سەر خاڵێکی تریش سەبارەت بە ئەهمیەت و بایەخی ئەم وەڵام بەر لەوە من پێم خۆشە بۆی فەرسەتێک هەبێ زۆر لەسەر ئەم مەوزوع قسە بکەین من خۆشە قسە لەسەرەوە بکەین وەکو کەسێک لە هەڵسوڕاوە سیاسیەکانی ئێران و یەشێک لە ڕابەرانی حیزبی حکمەتی کە حیزبی کۆمونیستی کارگەری حکمەتی کە یەشێک لە حیزبە کۆمونیستەکانی ئێرانە ڕۆڵی ئەحزابەکان کە بەشی زۆری ئەم ئەحزابانە بڕاستی بەدەنە عەلێنیەکەی و بڵێن تەشکیلاتە عەلەنیەکەیان وا لە دەرەوەی وڵاتە ممکنە بەشێک ئەحزاب هەبن لە کوردستانی عێراقیشا مەقڕاتیشان هەبێت لە ڕابردووا بوون ئێستای تر وردە وردەمە بەرەو نەمانی شۆڵام هەموو ئەم ئەحزابانە لە دەرەوەن بڵێن بەدەنە تەشکیلاتی عەلەنیەکەیان چ وەزائیفێک ئەکرێتە سەرشانی ئەم ئەحزابانە لە دەر ئەبەی ئێستا چی بکەن ئەگەر لە ڕابردووە مەجموعەیەک وەزائیفمانە ژمارد و وا بکەن و هەوڵ بن کە ئەم جوڵانەوەی کارگەر بێتە مەیدان و کارگەر هاتە مەیدان ئەو کارگەر لە پێش حیزبەکانەوە هاتە مەیدان کارگەر توانی نەک تەنها ڕیزەکانی خۆی و سندیکاکانی خۆی و لەم گەڕک و لەو کارگە و لەو ناوەند و ئەوانە نا دەستی برد خوێندکارانیشی هێنا دەستی برد مامۆستایانیشی هێنا دەستی برد ژنانیشی هێنا دەستی برد کانونی مدافعی مافەکانی مرۆڤی هێنا هەموو ئەمانەی لە دەوری خۆی کۆ کردەوە باش ئەوان ئەو کاریان کرد ئەحزابە چەپەکان ئەحزابە کۆمونیستەکانە بێت چی بکەن من لەسەر پێشە لەسەر چی بکەنەکە قسە بکەم با لەسەر خودی پێشینەی تەسیرگوزاری و ڕۆڵی کۆمونیزم لە ئێران لەم 40 ساڵەیە و حیزبی کۆمونیستی و ئەجملە ڕەوتی ئێمە وەکو کۆمونیزم کاریگەری و ئەجملە حیزبی کۆمونیست کاریگەری حکمەتیز قسە بکەم چونکی بە تایبەت بەحسەکەیە زۆر جار باسەکرێ کە حیزبەکان ڕۆڵێکیان نییە تەسیرێکیان نییە من لەگەڵ ئەوە نیم وان نییە قسەکە ئەوە نییە کاڵعان مەسەلەن هەر ئەم منشورەی نووسراوە لەلایەن ئەو بیزڕێکخراوە نووسراوە کە گوایە هەڵسوڕاوانی حیزبەکان ڕاستە و خۆ لە نووسینی ئەمەدا بەشداریان بووە نامن چونین دعایەک ناکەم و دعایکی وا درستیش نییە
بە زۆر دەڵێ بەڵام ئاستی ئەم وشیاریە سیاسی چینایەتیەی کە لەم منشوری ئەم بیزڕێکخراوەدا ئەلعان خۆی نیشانەدا حاصلی کاری بەرەی چەپ و کۆمۆنیستی کۆمەلگای ئێرانە کە بەڕاستی لە دوای ساڵی 1950ەوە هەیە و لە نێویاندا بەڕاستی ترندێک کە تۆ زۆری لەگەڵاشنەی مارکسیزمی شۆڕەجێر و دواتر کۆمۆنیزمی کارگەری ئەلعان هەر هەڵس و کەوتێک بووە هەر کەم و کۆڕێک ئێستا هەیە ڕۆڵێکی زۆری بووە لە بەرزکردنەوەی ئەو وشیاریە سیاسی چینایەتیەی کە ئەمڕۆ خۆشبەختانە لە منشوری ئەم بیزڕێکخراوەدا خۆی نیشانەدا بووە یەکێ وەک من کە لەم 4 ساڵەدا بووە بە تەواوەتی خۆم بە شەریکە زانم لەوەها منشورێکە بۆ بە نەزەرم بەو معنایە جریاناتی چەپ و کۆمۆنیست تەسیریان بوو ئێستا چکردن و حتا با بڵێم هەر لەم دە 12 ساڵەدا بەرحاڵ خودی ڕێکخراوە چەپ و کۆمۆنیستەکان و ئەت جوملەیە مەزۆرجار منشوری سەرنگونیمان داوە پلاتفۆرمی سەرنگونی شۆڕەجێمان داوە کە زۆرە لە خاڵەکانی هاوبەشن کەمە بە ئاگاهی ئەوێنە تەبدیل بووە ئەهمیەتەکەی ئەوەیە ئێستا لە دڵی شرایطێکی هەلومەرجێکی شۆڕەجێرانە لە دڵی کۆمەڵگاکە لەلایەن بیز ڕێکخراوەوە ئێستا مەطرح بووە ئەرزیەتێکی کۆمەڵایەتی و سیاسی گرنگتری پەیدا کردو زۆر جێ خۆش ئێستا حزبە کۆمۆنیستەکان و ئەت جوملە ئێمە چ دەکەین یەکەم قەدەم ئەوە بووە هەر لەم 48 ساعەتە ئەم منشورە بڵاوبووەوە حمایەتێکی بێ ئەملا ئەولا لەو منشورە و لەو سیاستانە و لەو ئەقدامانەی لەوێ مەطرح کراوە بەڵام هەر حمایەتی سیاسی کافی نییە بەش بە خاڵێک خۆمان تێک کۆشاین بۆەوەی باقی ڕێکخراوە و سازمانە چەپ و کۆمۆنیستەکانی ئێرانیش کاڵان مرکزێکیان هەیە بنەوی شورای هاوکاری هێزی چەپ و کۆمۆنیست هەم لە ئاستی سەراسەری کە حەوت جەریانە ئێستا و هەم لە ئاستی کوردستان کە دوو جەریانی حزب کۆمیتەی کوردستانی ئێمە و کۆمەڵە و دوایەوە زۆر شخصیاتن لە هەردوولا پشتیوانیە بکرێ و خۆشبەختانە کراوە بە بابەتەوە ڕاگەاندن دەرچۆ یا دەرئەچێت و لەلایەکی دیکەوە جارێ لە دڵی کۆمەڵگاکە و لە نێو کۆمەڵگادا هەرێک لە حزبی چەپ و کۆمۆنیستەکان و ئەجم لە حزبی ئێمە هەسوڕاوانمان هەیە فعالینمان هەیە لە نێو بزوتنەوەی کاریگەرین لە نێو بزوتنەوەی ژنان لە گەڕەکەکانن لە نێو شارەکانە سەمانەوەیە عاقبەت ئەم منشورە وەکو منشوری خۆتان تەمەشاکەن بگرن بەدەستەوە لەو خەباتەی لە شوێنی کار و ژیان هەتانە لە شوێنە کرێکاریەکان تا گەڕەکەکان تا شارەکان تا زانکۆکان خەڵکی لێ وەربگرن بیگرن بەدەستەوە وەکو پەرچەمێک لە بەرابەر پلاتفۆرم و منشوری ڕاستە بەرزی بکەنەوە یعنی هێزی بۆ کۆبکەنەوە ئەم منشورە نقطە قوتەکەی لەوا بێ هێز لە دەوری کۆبێتەوە بۆ تەناسخوا زۆر بگۆڕێ و بکرێ پلاتفۆرمێک بۆ تەزمینکردن و گارانتیکردنی سەرنگونی جمهوری ئیسلامی بۆ حاشیەیکردن پەراوێز خستنی منشوری ڕاستەکان و جەریاناتی ڕاست لە ئاستی دەرەوە بێت چی بۆ بکرێ لە ئاستی دەرەوە هەرێک لە ئێمە و ئەجم لە حزبی ئێمە ئیمکاناتی وەیە حمایەت هاوبەستێجی لە ئاستی جیهانیە بۆ ئەم منشورە کۆ بکرێتەوە ڕوو بکرێتە ڕێکخراوە کرێکاریەکان ڕوو بکرێتە نەقابەکان ڕوو بکرێتە ئەو نەهادانەی ئینسان دۆست و حەق دۆستن ڕوو بکرێتە ئەو ڕێکخراوە و حزبانەی خۆیان بە چەپەزانن بە هەر ئەتبارێ بڵێن ئەگەر قەرارە پشتیوانی بکەن لە خۆشی جەماوەری خۆرەشی جەماوەری شۆڕەجێرانە لە کۆمەلگای ئێرانە دەیوەرن بەرەی چەپی و کۆمەلگایە بەهێزکەن ئەوەش منشورەکەی ئەوەش پلاتفۆرمەکەی ئەوەش بیز ڕێکخراو لە داخل ئەوەش حزب و چەپ و کۆمۆنیستەکان کە لێرە هەن ئیتر مێتینگە سوخانڕانیە سمیناردانانە ئەنواعی کاریوە ئەتوانێت ببێتە دەستوری کاری ئەجم لە حزبی ئێمە و ڕێکخراوە چەپ و کۆمۆنیستەکان بۆ زیاتر بەهێزکردنی هێز و نیرو لە دەوری منشورێکی ئاو زۆر باشە من ئەوەی کە هەواڵم بیستووە پێم وابێ کە لاوانی گەڕەکەکانی سنە بەم ڕێکخراوەوە پەیوەست بوون ڕەحمە وازانم لەسەر ئەو کۆمپیوتەرێک کە کاری دەسەرەکە یا ڕاستبینەکە بەرنامەکە بەشداریەکەی
پێما پرۆگرامی تر کارەکە ئەگەر پرۆگرامی تر کارەکە لای بەرە لە بەرەی هەستەکەم وێنەکەت بە هەندێک جار ئەوەستێ ئەگەر پرۆگرامی تر کارەکە چکە کاریگەری لەسەر نا ئێستا دانەیەک بوو لام برد ئەڵانیتە پرۆگرامی ترکار دەبێ باشە زۆر باشە هەرحاڵمە بەستمەوەیە کە خەریکە ئەمە جەزبی هێزەکە هەر ئێستا لە یەکەمین ڕۆژەکانیا ئەم هێزی لاوانی گەڕەکەەکانی سنە بەڕاستی کەم نییە ئەم هێزە هێزێکی ئەسلی بۆ لە هەموو خۆپیشاندان و ڕوبەڕووبوونەوانەیە کە تقریبان چەند هەفتە و مانگی کێشا لە ناو شاری سنەیە هیچێک لە هێزە گەورەکانی ئەم ڕوبەڕووبوونەوە بوو ئێستا ئەمە پەیوەست بووە بەم ناوەندەوە کەمە بۆ خۆی هەواڵێکی زۆر دڵخۆشکەرە بە تایبەتی کوردستان کە لە زۆر جێگا تەسویری وا هەبوو ترسی وا هەبوو خەمی وا هەبوو کە گوایە ناسیۆنالیستەکان ئەتوانن جەماوەر دابڕکەن یاخودەوە تا بەندێکیان تورەکان هەڵگرتووە بۆ بەروبوومی هاوکاری و هاوسەنگەریان لەگەڵ کوڕی شا و لەگەڵ هەتانە لەگەڵ میر حسین موسەویش پێشوازی لەویش ئەەکەن بەڵام دیارە ئەمە بە پێچەوانەی ئەو تەسەورەوەیە کە ناسیۆنالیستەکانی کوردستان هەیەنەوە خەریکە ئەم جوڵانەوە هەر لە هەنگاوی یەکەمە لە ڕۆژی دووەمیا ئەم هێزە گەورەی شاری سنەی بە خۆیەوە پەیوەست کرد تەوەقعات لەوە هەیە کە ئەم هێزانە بتوانن نزیکایەتی یاخود هاوجێتی لەگەڵ ئەم منشورە ببەنە پێشەوە بەنظرم منشورە توانەیە زۆرترین هاوپشتی و حمایەت بەلای خۆیان ڕابکێشێت چونکی بەحاڵ خاڵسوبیستەکان ڕۆشنن ڕادیکاڵن جواب دەرەوەی ئەو نیازی خەباتی ئێستان کە هەم لە گەڕەکی شارە هەیە هەم لە زانکۆ هەیە ئەم لە شوێنی کرێکاری هەیە ئەم لە ئیدارەکان هەیە ئەم لە زۆر جێگای کۆمەلگادا بەڕاستی هەر بەشەی کۆمەلگا توانە بەشی خۆی تا ببینێتەوە معلومە کومیتەکانی گەڕەکانی شاری سنەوایە لەم 4-5 مانگە بە تایبەت لە 2-3 مانگی ئەوەڵی ئەو خەباتە جەماوەریە ڕۆڵی بەرچاویان بوو بەڵام شاری سنە شارێکی گەورەیە گەڕەکەکان وەسیعن کومیتەکان زۆر بوون هەتاوانە بوو کومیتەکان هەموویان یەک جۆر بن بەحاڵ 2-3 ترند بوون ئەوانە ئەوەی من دیومە عاقبەت لانیکەم بەشێک لەو کومیتاناگەر هەموو ئێستا هەمویان نییە بە ئاوا بە سەراحەتەوە بڵم بەشێک لەو کومیتانە پشتیوانیان دەربڕیوە بەڵام من ئومێدەخوازم و داواشم ئەوەیە کومیتەکانی گەڕەکەکان یا هەر ڕێکخراو نەهادێکی دیکە کە ئەگەر ئەم منشورە وەخواسوویستەکانی خۆیان لەوێ ئەبینێتەوە حتمما پشتیوانی بکە حتمما پێی پەیوەست بێ و هەم ببێتە مەحوەرێکی مشتەرەک بۆ خەباتێک کە ئێستا وجودەیە بەڵێ من پێما بێ منشورە زەرفێتی ئەوەی هەیە زۆر لەوەی کە هەیە زیاتر بەرەی خەباتکاری کۆمەلگای ئێران و کوردستانیش لە دەوری خۆی کۆکات زۆر باشە زۆر باشە بەشێک لەو بەندانی کە لەوێ وتراوەکەەوە پێم وابێ بۆ خەڵکی کوردستان ئەهەمیەتی بڵێن چەند بەرابەری هەیە بە عنوانی ئەوەی کە جەماوەرێک کە لە دەست ئستەمی میلی ساڵانێکی زۆر و زەبەندە ئەناڵێنن لە بڵێ بەشی کوردستانی ئێرانی شەهر وەک بەشەکانی تر جگە لە عێراق بەڵام ئەمەی کە لەم پلاتفۆرمای هاتووە یان لەم منشورەیە هاتووە زۆر بە ڕۆشنی قسە لەسەر هەڵوەشانەوەی هەموو شێوازەکانی هەڵاواردن و هەموو شێوازەکانی جیاکاری لە بینی نەتەوە یاخود ئەوەی کە تەنزیم کراون تەصنیف کراون بە نەتەوەی جۆر بە جۆر ئەکا لە جێگەی ترا قسە لەسەر باسی یارمەتیدانی پێشڕەفتی فەرهەنگی و هونەری ئەکا لەو جێگەیانەیە قسە لەسەر لابردنی هەموو لەمپەرەکان یاخود ئێقرارکردنی هەموو زمانەکان بۆ بەکارهێنان و خوێندن و ئەوانە ئەکا لە زۆر شوێنی تریشە لە هەندێک جێگای تریشە قسە لەسەر ئەو شوێنە دواکەوتواناکە کە لە ئێرانە دواخراون بە دەستی ئەم قەست و ئەمانە کە هەتا قسە لەسەرەوەکە کە ئەو پارانەی کە گەڕێتەوە لە داماڵینی مولکایەتی ئەوانەی کە بە ڕانت و بەکارهێنانی دەسەڵات پاریان کەڵەکە کردووە ئەو پارە و بڵێن داهاتی کە لەوان وەرەگیرێتەوە سەرفی پێشخستنی ئەو ناوچانە بکرێت کە لە ڕووی پێشخستن و لە ڕووی بڵێن بینایی
تحتی یاخود ژێرخانی ئابووانەوە ئیهمال کراون. ئەمە بۆ خۆی نیشانی تەسویرێکی زۆر ڕۆشنەدا لەسەرەوەی کە کێشەکانی خەڵکی کوردستان لێرەیە زۆر بە بەرجەستەیی دەرکەوتووە و خۆی نیشانداوە. بە بڕوای من ئەمە سوالێکی گەورە دروستەکە لە بەردەمی حیزبە ناسیۆنالیستەکانی کوردستانە کە بە کام بەرە پەیوەستە بن. دیارە حیزبە ناسیۆنالیستەکان ممکنە قازانجان هەر لەوەیە بێ وەکو ئەحزابێکی چینایەتی چینی بۆژوا کە لەگەڵ بڵین کوڕی شاو لەگەڵ میر حسین موسەوی لەگەڵ بەرەی ڕاستە ئێتیلاف دروستکەن و ئەوانە ڕاستەوان داوای لا مەرکەزیەتەکەن داوای حکمی لا مەرکەزیەکەنوانە وڵات لا مەرکەزیەکە ناگاتە ئەوەی کە خەڵک خۆی بچێ ئیداری ئوموری خۆی بکەوان داوای لا مەرکەزی بایی ئەوە ناکەن کە کوردستانیان بۆ جیاکەن وەکو چۆن فێدراالەکەی کوردستانی عێراق جیاکراوەتەوە دراوەتە دەست دوو حیزب لەوێش هەر ئەمانە ببێ ینی ئەحزابە ناسیۆنالیستەکانی کورد بە چاوەڕوانی ئەوەن تێکەولێکەیەک دروست ببێ ئاوا دەسەڵاتێکی وەکو ئەوەی کە لە عێراقا دروست بۆوانە کەس نازانێت سەروبەری لە شوێ ئەوانە شتێکی ئاوا دروست بێەوە کە ئەمانیش بتوانن لەم کەینوبینەیە دەسەڵاتی خۆیان بەم جۆریم کردن بەڵامەوەی کە دەسەڵات بەو ئەندازەیە لا مەرکەزی بکرێتەوە ناناوەندی بکرێتەوە کە بدرێتە دەستی خەڵک خۆیان لەگەڵ ڕێکەکانە بڕیار بن لەسەرەوەی نا ئەمەیان ناوێت بە بڕای من لەم بەم اعتیبارە تەرەدوو دەکەن لەوەی کەوا بڵێن پەیوەست بن بەم منشورەوە بەڵام وا ئەزانم ئەم منشورە لە دۆخێکی زۆر نالەبارە ڕایگرتون بۆ چوونی تۆش وایە من پێم وابێ زەختێکی زۆرە خاتە سەر قوتبی ڕاست بەرەی ڕاستی ئێران و حزبە ئۆپۆزیسیۆنەکانی هەم بە ناسیۆنالیزمی ئێرانی و بە عەزەمەت تەڵەب و غێرە عەزەمەت تەڵەبیەوە بە مەشروتە خواز و بە کۆماری خواز تا ناسیۆنالیستەکانی مەحەلی وەک ناسیۆنالیزمی کوردیش بۆ چونکی ئەمە خواستەکانی لانیکامی بەرەی کرێکار و زەحمەتکێش و ژنان و لاوانی ئەو کۆمەلگایە کە لە زمانی ئەم ڕێکخراوانە بەیان کراوە هەر جێبەجێکردنی ئەم لانەکەمی خواستانە ڕێک دژ بە سوودپەرستی سەرمایە دژ بە کەڵەکەبوونی سەرمایە دژ بە درێژەی ئستثمار و چەساوەنەوەیەکی پێوێنەیە کە سەرمایهداری ئێران لە توولی عمری خۆیان ڕای گوزەراندووە دژ بە ئختناق و استبدادێکە کە ڕژیمە مەرکەزیەکان و ڕژیمە بۆرژواییەکان دایان سەپاندووە اتفاقاً بەڵێ وایە هەر لەم خواستە فەورانە قسە ئەوەیە هیچ چەشنە هەڵاواردنێک هیچ چەشنە ستەمێک نەمێنێ ستەمی ملی ستەمی چینایەتی ستەمی شاید چیناتی هێشتا بەو تاکیدان کراوە چون کێمە ئەبێتە لانی زۆری بەنامە بەڵام ستەمی ملی ستەمی جنسی ستەمی فەرهەنگی هەرەوە ستەم بەر ئەساسی ئەوەی عاقبەت خەڵکانێک علاقەمەندن زمانی دایکی خۆیان فێر بن ئەبێ ئیمکانات و مەدرسە لە مەنتەقەکانی خۆیان بۆیان تەمین بکرێت دەی سیستمی سەرمایهداری ئێران کە ئێمە ناسین بە سەرمایهداری و ناسیۆنالیزمی ئێرانیەکەیەوە تا مەحەلیەکانیان ناتوانن لەگەڵ ئەم خاست و ویستانە خۆیان هەماهەنگکەن بۆ چونکی قازانج و بەرشەوەندی اقتصادی و سیاسی خۆیانشێتە ژێر سوال هەرەوە شێوەی ئیدارەی کۆمەلگا لێرە تاکید لەسەرەوە کراوە ئیدارەی کۆمەلگا بێ لە خوارەوە بۆ سەرۆ بە شکلی شوورایی لەلایەن شوورەکانی خودی جەماوەرەوە کرێکار غیرە کرێکار لە گەڕەکەکان لە شارەکان لە زانکۆکان ئیدارەی کۆمەلگاکە بکەن دەی ئەوان هەر لە ئەوڵ وەڵەن مەجلسی بنیادنان نیاوەی مەجلسی موسسان و دواتریش پارلمانێک ئەو جۆرەی لە کوردستانی عێراق دیمانە و لەسەر و خەڵکەوە دەرنەتیجە بەڵێ ئەم منشورە بە دوو جۆر بەنظرم ئاستەنگیان بۆ دروستەکە یەکەمەوەیە زمان حاڵی بەرەی چەپ و ڕادیکاڵی ئەو جامعەیە کە بەدەن بە قەوری تۆ بەدەنگی خۆی قسەی کردووەڵەوە لانیکەمی خواستەکانمە ئەبینێت تەوقعاتێکی زۆر باڵایە تەوقعاتێکە کارێستا بەڕاستی ئیجراکردنی هەموو ئەو بەندانە لە سوێدی ئیجرا ناکرێت ئەو جۆرەی کە لێوێنە باسی کراوە کە نمونەیەکی پێشکەوتوی سەرمایهداری سەردەمە دوایەوە لایەکی دیکەوە ئەبینە و وشیاریە هەیە لەنێو ئەم خۆرۆشە جەماوەریەیە ئەوانی ژەڵان قەرارە تا ئاخرێ مانگە ڕاستەکان منشوری خۆیان بدەن مەجبورن ئەمە متالعاکەن دەی منشورەکان ئەبێت چۆن منشورێک بێ کە لانیکەم
تەوەجۆی کۆمەڵانی خەڵک بۆ لای خۆی جەلب بکە چیەکەن من پێم وا بێت دێن لەژێرەوە ئاستەنگی کە تۆڵێ ئەو زەختە بۆ فریوکاری بۆ قەبازی خسلەت ئەمانەیە بازێک لە خواست و ویست و بەندی کە بۆیان بگونجێ ئەی گونجێنن لە نێو مەشورەکەی خۆیانە بەڵام ئەساسەکەی ناتوانن قبولکەن بە تایبەت ئەساسی منشورێک کە ئەساسەن ناسیۆنالیزمی ئێرانی و ناسیۆنالیزمی محلی و کورد بینوسن دووبارە لەسەر هۆویەی نەتەوەیی و جیاوازی عینەن بەرعکسی ئەمەی لێرە نووسراوە لەسەر جیاوازی نەتەوەیی و ئەوەی تەمامیەتی یەک پارچێکی خاکی ئێران مقدسە تەزیە تەڵەبی نابێ وجودی بێ لەملاوە ئەدەیەکەڵەنە بێ لا مەرکەزیەت وجودی ببێ ئەبێ فیدرالیزمەکەمان بۆ بەڕەسمێ کێشە و هەنگامەیەکی گەورەی ئاوا ئەنێنەوە دەرنەتیجا بەڵێ ئەبینن منشورێک دێنن ئەزانم بەرەی ڕاستی کۆمەلگا کە بە نەزەرم هێزە کۆمەڵایەتەکەیان ئەقەلیەتێکە لەو کەمینەیەکە لەو کۆمەلگا ئەو حتممە پشتیوانی لێکە ئەم ئاستەنگیان بۆ دروستەکە بە تایبەت کە تۆ نمونەی کوردستانی بازەکەی بەڵێ سەرمایهداری کورد بۆرژوازی کورد اتفاقا نایەوێ هەڵاواردنی میل لە بین بچێ نایەوێ هەڵاواردنی نەتەوەی لە بین بچێ بۆیە ڕێ فدرالیزم مەوێ فدرالیزم اتفاقا بۆ ئەوەیە بڵێ بابا ئێوەی دەوڵەتی مرکزی و ناسیۆنالیزمی ئێرانی ئێوە ملەتی باڵا دەست بن قبولەکەن ملەتی خوارەوە ملەتی پایین دەست بن بە ئەم قەڵشتە هەر بمێنێ بۆ ئەوەی هەم تۆ بنێوی تەمامیەتی ئەرزی حکوومەتەکەی خۆت موجه نیشان بدەی بۆ کۆمەڵانی خەڵکی ئێران هەم منیش تحتی نێوی فدرالیزم و ئەوی بەشەکەمانە خوڕێ کۆمەلگای کوردستانم تەحویل بدە شەڕیانە بۆ شەریک بوون لە قودرەتە شەڕیانە بۆ ئەوەی شەریک بکرێن لە قودرەتە بپێی ناسنامەی نەتەوەی اتفاقاً لێرە بۆ خواستی کۆمۆنیستەکانی ئێران لەم 40 ساڵایە ئەوەیە بێ زوڵمی ملی بە تێگڕایی نابێ بمێنێ لە ڕیشەوە نابێ بمێنێ هەڵاواردنی نەتەوەیی نابێ بمێنێ ئەوەش بەواکرێ یا بە ڕسمیەتی بناسی خەڵکی کوردستان دەوڵەتی سەر بە خۆی تەشکیل بدە هیچ زەخت و زۆرێکی لەسەر نەبێ یانەبێ ئەوە سیستمێکی ئازادی خواز و سێکۆلار و بەرابەری خوازبی بە ڕسمیەتی بنازی هەموو کۆمەڵانی خەڵک لە کوردستان و سەراسەری ئێران لە قانونەوە تا ئیجرا بەرابەرن حقوقی کامڵ و بەرابەریان هەیە شتیەکی نیوە و نیوە چڵمان لەو بینەدا نییە و ناسنامەی جیاوازی نەتەوەی بە ڕسمیەت ناناسی بەڵێ زۆر باشە هەر ئەم کاتساتی ئەم بەرنامەیەک ئێمە دەستمان پێکردەوە لە تاران دووبارە خۆپشاندان دەستی پێکردوێتەوە جادەی فردۆسی فەقر فەساد گرونی میریم تا سەرنگونی لەواچێک ئەم منشورە لەم بابەتەشەوە دەفعەیەکی زۆر زۆر گەورە بەم جوڵانەوەی بدا ئەوەی ئەم جوڵانەوەی پەکخستە بوو یەکێک لە ئەسبابە زۆر هۆکارە زۆر ڕاست و خۆکانی سەرکوت و قەمع و کوشتاروەوانە کە بەجێگەی خۆیکەوە کاریگەریەکی زۆر زۆری لەسەر دانا خەڵکان دەیان هەزار کەس لە زیندان بوون خۆیان بە ئەترافی خودی جمهوری ئیسلامی خۆی بەڵام بێجگەلەوە هیچێک لەو شتانەی کە ئەم جوڵانەوەی بە جۆرە لە جۆرەکان خامۆش کردەوە ناتوانم بڵێم پەشی خستۆ لە کۆتایی پێهێناوە حتمما وەکو ئاگری زۆر خۆڵەمێش ژێر خۆڵەمێش ئامادەیە کە بگەشێتەوە هەر لەحزەیەک بەڵام ئەوەی کە ئاوا کەمێک خاوبوونەوە یاخود داشوونێکی بەخۆیە بینی یەکێک لە ئەسبابە زۆر ڕاستە و خۆکانی ئەوەیە کە خەڵک ترسیەوەی لە داهاتوە چی ئەبێ ئەگەر ئێمە ئەمە جمهوری ئیسلامی بڕوخێنین چی بکەین مەسەڵەن من ئەگەر کارگەرێک بم لەناو تارانا و مەسەڵەن چونکە بڕۆم مان بگرم و دەست لە کار پێشمەوە لە ناو تارانە ماگرتنیانەوەی کە کارەکەم لە دەستێن شەڕی مان و نەمانە بۆ من مەسەڵەن خوێنکارێک دەتوانێت بڕوا ڕۆژێک نەچێ بۆ دەوام و ڕوا خۆپشاندان کاوانە بەڵام باوکی کە کارگەرە ناتوانێت کارە بکە چونکە ئیتر ئەگەر ئەو کاری کرد کاری لە دەستدا بۆ ئەو بە معنای ژیان لە دەستدانە بەرەوە من ناچوەم کارە بکەم ئەگە بزانم هەسەڵاتەکە کەوتە دەستی کوڕیشاوە کەوێتە دەستی میرحسین موسەویەوە جا من ئەگەر ئەم ئاڵوو یۆڵم کرد و ئەوانە سەرنجام قازانجێکی بۆ من تیا بۆ بیکەم بەڵام وەختێک ئەم ڕێکخراوانە هاتوون ئەم پلتفۆرمانە ناوتە پێشەوە من وازانم ئێستا ئەمە دەفعێکی گەورە بەم جوڵانەوەی ئەدا کە ئومێدەوار بێ بەداهاتوو
کە قوربانیەکانم نابێ بە پارە و پول و قازانج و بەرژەوەندی چینی سەرمایەدار جا ئەمجارە ینی ڕژناسپی ئەمجاریان ئیسلامینە فاشستە نەوعی سەڵتەنەتێکەی نابێت بە سەرمایە و ناچێتە سەر قازانجی ئەوان ئەمجارە ئەم قوربانیانی من ئەدەم بۆ خۆمی ئەدەم و ئەمە زۆر گرنگە کاگەر باوەڕی بەم حقیقەتە هەبێ خەڵکی زەحمت چێش باوەڕی بەم حقیقەتە هەبێ کە نابین بە دەستە چی لێ دەستی ئەمە حزابانە بۆ شەڕی بینی خۆیان نەخێر ئێمە دەسەڵاتی داهاتوی خۆمان دروستێکی ئەمە بە بڕای من ئەتوانێت ڕۆڵێکی زۆر گەورە ببینێ لە بەرەو پێشبردننی خودی ئەم جوڵانە بۆ ڕوخانی جمهوری ئیسلامی و بەهێزکردنەوەی دووبارە هاتنەوە مەیدانی و هاتنەوە سەر جادەم جارە بە گوڕوتینێک و هێزێکی فراوانترەوە لەوەی کە پێشوتریش یەکەمەوەی ئەوەی ئەمڕۆ کە دووبارە جموجۆڵی خەباتکارانە لە تاران و لە بەعزە شوێنێکی دیکەی ئێران کەوتۆتەوە مەیدان جوڵە کراوەوانە هۆیەکی دیکەشی هەیە کە زۆر پۆزتیوە زۆر مثبەتە ئەمڕۆ ڕۆژی 27 بەهمەن بوو تادادێک لە ڕێکخراوەکان بە تایبەت خوێندکاران لە دانشگاکان و زانکۆکان بانگەوازیان کردبوو چەند ڕۆژ لەوە پێشەوە بانگەوازیان کردبوو لە مناسبەتی چلەی دوان لە گیان بەخت کردوانی ئەم ماوەدا کە بەداخەوە ئەم لەحزە من نێوەکەیان حزور زێنم نییە لە بەردەسم نییە هیچیان نزانم شۆرەتی کەرەمیە بەقێک ئەوی دیکە نازانم ئەعدام کران بەڵێ دوان بەو بۆنەوە بانگەواز درابوو ئەو جوڵە خەباتکارانە دووبارە ڕەبتێکی بەو بانگەوازەی خوێندکاران و بازی ڕێکخراوی دیکەش هەیە کە کردویان و بخۆی زۆر مثبەتە نیشانەدا هەم فەزای خەباتکارانەکە زیندووە و هەم ئەوانەی بانگەوازیان داوە قسەیان ئەبیسرێ نفوسی کەلامێکیان هەیە دەنەچە ئەوە لەو بابەتەوە مهمە لەلایەکی دیکەوە ڕاستە پێیانبەرە فرسەتی ترا من و تۆ پێشتر قسەمان لێ کردووە ئاستی خەباتکاری و مزاهرەی خیابان و هەتا و خەباتانەی لە گەڕەکان بووە خاو بۆتەوە بەڵام مطلقەن ئەو وەختش باسمان کرد و ئێستاش بە نیشانەی ئەوەی پێڵێن چدانم عقبگەردێکیان کردبێ ئەوەی پێڵێن چدانم عقب نشینیەمە پێڵێ نادەم بە کوردیەکە ئێڵان بڵێم چی پاشەکشیان کردبێ ئەوە نییە ڕەوتێکی تەبیعیتی خەباتێکی جەماوەری پێنجمانگە لە وڵاتێکی گەورە ئەم چوونە سەرێ و هاتنە خوارانە تەبیعیە مهم ئەوەیە یەک ڕۆژیش تۆ نییە لە ماوەی ئەڵان 5 مانگ زیاتر و بەرەو 6 مانگە عاقبەت تۆ خەبەری خەباتێک ئەترازێک شعاردانێکت نەبیست بێ کەم یا زۆر فەزاکە فەزای خەباتکارانێت ئەوە بەشێکی دیکە بەنظەم معلومە ئەم منشورە لە درێژەی خەباتە تەسیری زۆرە بێت چونکی بەرچاو ڕۆشنیەکی زۆر وەلا حاڵە سەبەبێک بۆ یەکگرتووی نیشانەدا لە بینی هەڵسوورانە ئەڵان هەڵسوراوانی کرێکاری تا هەڵسوراوانی معلمان تا هەڵسوراوانی گەڕەکەکان تاینی زانکۆکان ئەگەر دەنگیان دەستیان بەدەستێ بگا ئەتوان بڵندێ ئەم منشورە توانن بیکەینە پلاتفۆرمی هاوبەشمان بۆ چوونە پێشێ بە معنایەک بەڕاستی بەندبەندی ئەم منشورە تازەیەکی تیانیە بۆ چونکی لە مەسیری خەباتی چەند ساڵە بۆ بە تایبەت 5 مانگی ڕابردوو لێرە یا لەوێ زۆرێک لەو خواست و ویستانە حتا بەژێکیان لە شعاریشە مەترح کراون من یەک نمونە بڵێم ساڵی 66 ئێران کاڵان 1401 تقریبا نەکاتە 35 ساڵ لەوە پێش کرێکارانی شاری سنا لە پاساژێک بنەوەی پاساژ عزەتی ڕۆژی کرێکاریان بەرگوزار کرد ئەو وەختە بڕیارنامەیەکیان دەرکردووە 17 مادەی بووە من بەباشی لە بیرمە و ئەو شانسم بوو ڕاستە خۆ لە جریانی ئەو جمو جۆڵایە ئەوانە باوەڕکە بەشێک لەو 17 مادەی ئەو وەختە مەترحکراوە ئێستا لە منشورەیە لێرە هەیە یعنی مەزورێ بڵم سابقەیەکی ئاوا هەیە بەڵێ ئەڵعانی تر هەم بەرچاو ڕۆشنی هەم پلاتفۆرمێکی هاوبەش وجودی هەیە بۆ یەک ڕیزکردن بۆ یەک خستن ڕۆڵێکی باشێ بێ و ئومێدی من ئەوەیە لە هەڵسانەوەی ئەم جارەدا هەم بە بەرچاو ڕۆشنی زیاتر هەم بە پلاتفۆرمی هاوبەش
هەم بە ڕێکخراوبوونێکی زیاتر ئەو جۆرەی ئینتزارە کێشرێ زۆر زیاتر هەنگاو هەڵبنرێ بۆ ڕاماڵینی جمهوری ئیسلامی لە سەراسەری. زۆر باشە ڕەحمان باسی مەشهورەکە بە لێرە تەواوکەین لەبەرێ باسێکی ترمان هەیە خۆمان کە دوو باس بێ ئەگەر چیە باسی مەشهورە زۆر لە بە زیاتریش هەڵەگرێت تایبەتیەوە نەچوینە سەر قسەکردن لەسەر بەندەکانی کە زۆر ئەهەمێتی هەیە هەپەن لە بەرنامەکانی داهاتوو ئەم کاراکەینەوە کەمێک لە بەندەکانی شەرحەکەین و قسەی لەسەرەکەیت بۆ بینەرانمان تایبەتی لە کوردستانی عێراق کە بزانین ئەم خواستانە تا چه ئاستێک لە پێشڕەوی ڕۆیشتووە وڵام بەرحاڵ ناچارین لێرە کۆتایی پێبێنین باسی دووەممان سەبارەت بە لە ساڵیادی بەهاری عەرەبی ئێستا ئەم وشەیە تۆزێک بە ئەوە ئەبێ بەکاربێنین ئەبێ کەمێک بە احتیاتەوە بەکاربێنین چونکە بەهاری عەرەبی بۆ خۆی ناونیشانە بۆ شتێکی ئاوا هاوشێوەیەوەی کە لە بەهاری بڵێن ئەوروپا ڕوویدا بە تایبەت لە بەهاری پراگ وابزانم بەهاری پراگ بەڵێ ناونیشانێکە بۆ ئەوە کە بەم ئەتیبارە بن بە بەکارهێنانیشی درستی نازان بەڵام بەرحاڵ قسەمان لەسەر ئەو شتێ ئەو ناوەی وەرگرتووە بەو ناوە ناسراوە ئەم خۆ پیشاندانانی کە تقریبا ئەم ساڵ بوو بە ئێستا بوو بە 12 ساڵ لەمەوبەر کە ڕوویدا ئەوە ئەگەر ڕۆژەکە بە جۆرێکە کە هەر ئەو ڕۆژی 11 شوباتە کە 22 بەهمەنەکە ڕۆژی ڕووخانی شایە اتفاقا هەر ئەو ڕۆژە هەر بە ڕێکەوت دوا ڕێکەوت هەر ئەو ڕۆژە ڕۆژی ڕووخانی حسنی مبارەکیشە هەر ئەو ڕۆژەیە کە حسنی مبارەک دەسەڵاتیشی لە دەستەردا دیارە شۆشەکە بە ناوی 25 یەنایرەوە ناوی دەرکردووە لە میسرا بە تایبەتی و لەسەر ئاستی وڵاتەکان گشتیانە بە ناوی بەهاری عەرەبی ناوی دەرکردو بەڵام دەست لە کارشێشانەوەی حسنی مبارەک ڕۆژی 11 فبریوەری بوو ڕۆژی 11 دوو بوو کە هەمان ڕۆژی قیامی بەهمەنیشە کە لە ئێران نابوو بەهۆی لاچوونی شاو دواتر هاتنی جمهوری ئیسلامی یاخود سەرکەوتنی ئەو ڕاپەڕینەکە لە بەرامبەر شایەکرا ئێمە باش 12 ساڵ لەم ڕووداوە ئەگەر بیخوێنینەوە ئەوانە ئاکامەکانی بینین بەڕاستی بە تراجیدیای کۆتایی هاتەوەی کە حقەتەکەی بینی کە بتەنها تونس بوو بە جۆرە لە جۆرەکان قسە لەسەرەوەکرا کە شتێکی بەدەستێناوە شتێک پێشڕەوی کردو تونسیش وردەوردا بە جۆرێک لە جۆرەکان خەریکە ئیستیبداد و دیکتاتۆریەت و دەستوریی تر لە سەر وڵات فەرزەکرد ئەین تەنانەتەوە ئازادیە زۆر سادانەش کە خەڵک وەری گرتو و خەڵکە لیانە سێنێتەوە ئەوە میسر کە هیچ جێی بینین ئەمە ئەنجامەکەی چییە لە عێراقا بە هیچ جێگایەک نەگەیش لە کوردستانی خۆمانە بە پێچەوانەوە ینی هەموو ئەو توانا و بڵین ئەنەرژیە خەباتکارانەیە هەبوو هەمووی لە حەڤەی شوباتا بوو ماوەی چەند ڕۆژێک سەرفکرا بە دوای ئەوەیە جوڵانەوەی جەماوەری لە کوردستانە جێگای داخە کە ڕوو لە خوار بووە و بەڕاستی بەدەست دەسەڵاتداران و بەدەست هەتا بەندوبەستی بازێک لەوە حزابانەوە خۆیان بە ئۆپۆزیسیۆن نەزانی سەرنجام بە سەرنجامیشی خراپ گەیشت لە سووریایە بوو بە هۆی حربی ئەهلی لە لیبیایە لا ێزاری شەر ئەم وڵاتە لە بندەستی کۆمەڵێک دەست و تاقمی چەکدارایە یەمەنە کە شەڕێکە و لا ێزار بەردەوامە بە جۆرێک تراجیدیایە کۆتایی ئەوە بوو کە پێوترا بەهاری عەرەبی و معلوم بوو کە هەموو شتێک بوو بێ بەهار نەبووە بەهار وایە مەسەلەن بە جۆرێک ئەم ئامانجەی لێ بەدی ناهات ینی هەتا وشەی بەهاری زۆرەوەی بەکاربێنی من ئەمێ بزانم خوێندنەوەی تۆ چییە تۆ جارێ ئەوەی کە نەتایجەکان بەو جۆرە کە من باسم کرد هەر بەو جۆرە تەشخیصەدەی یاخود ئیزافەی هەیە ئەم ئاکامی تری بووە کە من قسەم لەسەر نەکردو کە دیارە حتمما لە ڕووی تەغییرات و ئاڵوگۆڕی فکر و ئایدۆلۆژیاشەوە بوونچینە ئاڵوگۆڕی بەسەر ناوچەکە هێناوێ بەڵام بەگشتی لە سیاسەکان کە ئەبینی ئەم ئایندی لەبێ و دواتر ئایا هۆکارەکانی چییە و ئایا بواری هەستانەوەی جەماوەری خۆرهەڵاتی ناوەڕات جارێکی تر هەیە و ئەگەر هەیە ئەمە چییە مەسە ئەمە کۆمەڵێک پرسیارەکە ئەوەی کە وەختمان ما بێدە دقەیەک یا 15 دقەیەک قسە و باسی سەبارەت بکەی فەرموو. زۆر باش بوو لە پێشدا خۆت لەسەرم وشەی بەهاری عەرەبی
قسەت کرد منیش پێم وایە تەفسیری جۆرا و جۆری لێکرێ ئەمە قسەیەک نییە کە من و تۆ یا پێناسەیەک نییە ئێمە ئەوە باس بکەین لەسەر ئاکام و نەتیجەکەی لە نەهایەتدا منیش هەر لەگەڵ ئەوەی تۆم بەداخەوە عاقبەت چ لە تونس کە دەستی پێکرد دواتر میسر لە ئیدامەیە لیبی دواتر سووریا تایبەت لە لیبی و سووریەوانە هەر بە تراژدیا و ئەوەی ئێمە پێڵین سناریۆی ڕەش تەواو بوو ئەڵان یەمەنیش هەروایە یەمەنیش شکڵە و ئاسەواری وای لە ناوچەکەدا زۆر بەجێ بەڵێ بەو ترێژدیایە تەواو بوو تازاگەن نمونەی تونس و میسرەکەی مقدارێک ئارامتر هەربێ بەڵام نەهایەتەن بوو بە ئاڵوگۆڕی دەسەڵات لە بینی باڵە بۆژواییەکانی خۆی میسر یا تونس کە نەبوو بەو شتەی کە ئەجملە لە تونس بوو عەزیزی لەسەرەوەی خۆی سووتان من بووە لێرەوە پێم خۆشە بگەڕێمەوە جارە لە پێشدا بۆ ئەو پێناسەیە ئەو خەباتەی چ لە تونسەوە دەستی پێکرد دواتر میسر سووریا لیبی یەمەن بەنظام کۆمەڵانی خەڵک حەقیان بوو حەقخواز بوون شرایطێکی هەلومەرجێکی باشتریان نویشت تووڕە بوون بەدەست فەقر و بێ ئیمکاناتی و هەرم نمونەی کابینی محەممەد بوو عەزیزی عاقبەت ئینسانێکی تاوجێ بزانم بێکاری یا کرێکارێکی دەزنە ڕۆیشتو بوو لە تاوان خۆی سووتان تاوجێ دەستفرۆشە بوو هیچ چالاکی سیاسی نەبوو بەڵام بوو بە چەخماخەی ئەو خەباتە شۆڕەجێرانەی کە لە تونس کە بەرحاڵ عاقبەت نەتیجەکەی بوو بە ئاڵوگۆڕ لە بینی باڵە دەسەڵاتدارەکانی ئەوێنە و نەبوو بەو شتەی بۆ عەزیزی ئاوات و ئامانجی بوو لە درێژەیە میسر ئەو خەباتە جەماوەریە و بە تایبەت ئەو خرۆشانەی کە وابزانم نزیک 20 ڕۆژ لە مەیدانی تەحریری میسر بەهێز دیمان و ڕۆژانێکی بەڕاستی زۆر پڕ ئەحساس و پڕخرۆش و خەباتکارانە بوو نەهایەتەکەی ئەوە بوو دەورەیە ئەخوان المسلمین هاتن دواترم بووە بە سیسی هاتۆتە سەرکار و ئەوە تازە لەوانە خراپتر نمونەی سناریۆی ڕەشەکەی سووریەیە یا لیبیە یا ئەوانە یەکەمەوەیە ئاکامەکەی هەرچێ بوو بێ لە حەقخوازی و لە بەرحەقبوونی خەباتێک کە کۆمەڵانی خەڵک لەوێ دەستیان پێکرد نابێت تەردید بکرێت بۆ کرا لە پێشیشە لە دژی هەژاری و بێکاری و نەداری بوو حقەتەکەوێ چونکی ئەم وڵاتانە لە خۆرهەڵاتی ناوەڕاست لە میسروانە کە جزئی بەرحاڵ قارەی ئەفریقانوانە لە پێش هەموو شتێکدا پێش حتا زەوتبوونی سیاسی نەبوونی ئازادە سیاسەکان ژیان زەوت کراوە مەحرومیەت نەبوونی بێئیمکانی نەبوونی سەرەتایی ئیمکاناتی سەرەتایی ژیان ئەمە هاندەری خەڵکەکە بوو و ئەو قەڵەشتە چینایەتێک گەورەی کە بینی دەسەڵاتداران لەم وڵاتانە و خەڵکی وەسیعی بەژمێنەت و مەحروم بەوجود هاتووە ئەوەی بڵێن فەقیریە کە بینی بەرەی سەروەت و بەرەی فەقر بەوجود هاتووە مەعلوم بوو تەحمل ناکرێت و لە جێکە ئەتەقێتەوە و ئەو تەقینەوە لەو 4-5 وڵاتە بەوجودە من پێم وابێ سەرڕای هەر ئاکامێکی ئەم بەرهەقبوونەی خەباتەکە و خودیەوەی دەورێگە و ئیرادەیە کرا جەماوەر ئەو ئیرادەیە کرد دوای ساڵانێکی زۆر و دوای دەیان ساڵ لە وڵاتانی عەرەبی ئستبدادی سەرکوتگەری بێوێنە بە پشتیوانی حتا ئەمپریالیستەکان ئیرادەیان کرد هاتنە مەیدان و بەرحەڵ تەکانێکیان بە کۆمەڵەتگادا ئەمەش هەر بە نەزەرم شتێکی مثبتە بەڵام ئەو پرسیارە دێنێتە مەیدان دەی باشە ئەم خەباتە حەقخوازە و ئەم ئیرادەیە بۆ ژدیایی کە تۆ باست کرد لێرەدا ببورن با من دەنگی ئەو تەلەفۆنە کەمکەمەوە ببورن بۆ نەبوو لێرەدایە اتفاقاً ئەمە دەرسێکی گەورەیە بۆ هەموو کۆمەڵانی خەڵک لە کرێکار و خەڵک لە هەموو دنیا لە خۆرهەڵاتی ناوەڕاست وەڵام بە تایبەت لە دڵی ئەم جێرانەی کە لە ئێستاران هەیە چی بوو ئەوژەوەیە ئەو کرێکاران و زەحمەت کێشان و ژنان و بەرە خوازەی کە
کۆڵەکەی ئەسڵێ و خەباتە بوون دقیقاً منشورێکی وەکەو منشورەی ئەمڕۆ من و تۆ قسەمان لەسەر کرد بە دەستیانەوە نەبوو نەکەرە و منشورە ئەو دەرەجەیە لە ڕێکخراوبوون سازمانی جەماوەری کە لە پشت منشورێکی واوە بوو بەدەستەوە نەبوو لەوە فراوانتر واقعیەتەکەوێت چینی کرێکاریە وڵاتانە لە ئێران و هەر وڵاتێک عقبەت حزبی کۆمونیستی و ڕادیکاڵی خۆیەوێ کە تەسیری دانابێت لەو کۆمەلگایە و لە کاتی تێکەڵچوونی توندی چینایەتی و سیاسیە کە لەگەڵ دەسەڵاتداران بەوجود دێ بەرحاڵ لە مەیدان نابێت دەرنەچە بۆیە پێویستە و ئێمە زۆرمان تاکید کردووە وەک دەرسێک هەم لە شۆڕشی ساڵی 57 و هەم لەم خەباتە جەماوەریانەی ئەم وڵاتانی عەرەبی ئەوەیە وتومانە عاقبەت ئالتەرناتیوی چەپ و ڕادیکال و سۆسیالیستی ئەم کۆمەلگانە پلاتفۆرممانەوێ حزبی خۆمانمانەوێ ڕێکخرا و سازمانەوێ منشوری ئەو جۆرەمانەوێ ئەبێ بەرەی حەقخوازی خۆمان تەواو جیاواز بێ لە بەرەی بورژوازی وە بەهێزەوە بێ مەیدان بە قودرەتەوە بێ مەیدان بتەوێت دەسەڵات بگری دەسەڵاتی کرێکاری و شۆڕایی بێنیە سەرکار هەرو جۆرێک ئەڵان باسەکەین بۆ ئێران بۆ ئەوەی ئەم تراژدیانەی کە لە سووریە و لیبی و میسر و ئەم وڵاتانە بوون لێرە تکرار نەبێتوەڵی هۆیەکەی چی بوو هۆیەکەیەوە بوو ئەو بەرەی چەپ و ئازادی خوازەی کە وجودیشیان بوو تۆ چاکەزانی وجودی بوو هەر لەو مسرە تۆ چاکەزانی هەر لە تونسیش کە زەمینەشی بۆ وجودیان بەڵام ئەو دەرەجە لە وشیاری ئەو دەرەجە لە ڕێکخراو بوون ئەو دەرەجە لە سازماندراو ئەو دەرەجە لە مدعی بوون بۆ ئەوەی کە بەرەی چەپ و بەرابری ئازادی خواز و بەرابری خوازی تونس و میسر و سووریە و لیبی خۆی بەهێزی خۆی لە مەیدانا بێ و ئەبێت دەسەڵاتی مرکزی ئەجم لە حوسنی مبارەک بنێتە کەنار خۆیان دەسەڵات بگرنە دەست ئەمە نەبوو بۆیە تەبدیل بوو بۆ تراژدیایە ئەمە دەرسەکانی ئەو ڕووداوانێ ڕاستە بڕای منیش هەروایە کە یەکێک لەو دەرسانە کە ئاماژەت پێکرد ینی باسی ڕێکخراوبوونە باسیەوەیە کە دەسەڵاتی داهاتوو چێ دەسەڵات دەبێ بەدەستەوە چونکە لە هەلومەرجی ئاوا بڵین هەڵسان و بڵین خرۆشانی جەماوەری و ئەوانە بەڕاستی ئەوانەی کە زۆر جاروا وا هەستەکرێکەوەی تەحدیدێکە کە ئایندە چیە بێ ئەوانە خودی ئەو خەڵکەن کە ڕاپەڕیون یاوانن کە لە خۆپیشاندانەکانە سەرجادە بەشداریەکەن بەڵام شۆڕشەکان زۆرتر نیشانیە دەن ناوێ ئەو بەشانەی کە نایەنە دەرەوە هیچ کارێک ناکەن ئەوە دەورێکی زۆر گەورە ئەبینن کە ئەو حیادەی کە هەیەە ئەو بێلایانی کە هێنە بە چ ئاراستەیەەکە ینی لە لەحزەیەکی دیاریکراوە هێزە شۆڕژێرەکان لە بەلانسێکی هێزە ئەبن لەگەڵ دەسەڵاتی حاکمە بەڵامەوەی کە ئەتوانێت ئەم پارسەنگە باتەوە ئەم مەسلەیەک لاکاتەوە ئەو هێزە بەینابینیە کە خۆی ساغەکاتەوە و ئەکەوێتە پەنا شۆڕژێران و ئەکەوێتە پەنا بەدیلێک و ئەلتەرناتیوێک کە بڵین شۆڕ ژێران هێناوێنەوە هێناوێتە بەردەم یا خەڵکانێکە لە ناو فعالانە بەشدارن هێناوێنێتە پێشەوە جا بۆیە ئەمەیکە لە ئەم ڕاپەڕینی میسرا هاتووەوانە سەرنجام ئیسلامیەکان بوون و دەسەڵات و دام و دەستگای جێژ بوو کە ئەمە هاتن وەکو ئەلتەرناتیوێک خۆیان نیشانداوە مبارەکیان لابرد و چوونە جێگای و ئەو ئەغلەبیەتە بێدەنگەی جوان لە میسر پیانەوتن حزبی قەنەفە لە ئێران پێڵێن ئەکسەرێتی خاکستەری ینی خۆڵەمێشی کە نەسپیە نەڕەشە لە بینەکان بەس لە میسر بەگاڵتە پێکردنەوە پیانەوت حزبی قەنەفەوەی کە دانیشتوە لەسەر قەنەفەکۆسی تەلەڤیزۆنەکە بزانێت کە خۆپیشاندانەکان بەشوەکە بەڵام دوایتر سەرنجام ئەم حزبی قەنەفەیە ئەمەی کە لەسەر قەنەفە دانیشتوە سەیری فلیمەکەکە لە تەلەڤیزۆنەوە ئەم تحیادی ئەم بێلایەنی ئەم بە چه ئاراستەیەکایە و کامە ئینەکە دەورێکی گەورە ئەبینێ لەوەی کەوا ئەم داهاتوە چی لێدێ و ئەمەش چۆن یەکلا ئەبێتەوە چی ئەتوانێت ئەو دام و دەستگایە ساز بدا کە لە هەمان کاتا کە بەشیەکی خواستەکانی جەماوەری ڕاپەڕی و دێنێتە مەیدان ئەتوانێت دام و دەستگاکان و کۆمەڵگاش لە جێگەی خۆیان ڕابگرێت و لە گرێژنە نەچێت ئەمە یەکێکە لەو مەسائلە زۆر مهم و محوەریانەی کە لە هەموو شۆڕشێکە دێتە پێشەوە یعنی ئەمە بە چ معنایە کە بەو معنایە کە دروستە
منشور دروستە، منشور باشە، منشور ئەبێ هەبێ و ئەو ئاسوێ ئەبێ مەطرح بێت و بکرێ، بەڵام دیارە لە هەمان کاتە منشورە تەبدیلە بە هێزێکی جەماوەری و هێزێکی کۆمەڵایەتی و هێزێکی ڕێکخرا و منەظەم کە ئەتوانێت گەڕک بەدەستەوە بگرێت، ئەتوانێت شار بەدەستەوە بگرێت و ئەتوانێت لە ئاستی وڵاتیشە وڵات بەدەستەوە بگرێ و وڵات ئیدارە بکە. و ئەمەیە کارێک ئەکا کە جەماوەر ئەم جاریان بە ئاراستی ئەم منشورە بە ئاراستی ئەم هێزە کۆمەڵایەتیا کە بە مەشورۆ هاتوتە مەیدان بێتە پێشەوە. و ئەمە ئەو دەرسێ بەڕاستی ئەمە لە بڵین ئەو ڕووداوانەی کە ناوی بەهاری عەرەبی نامرا ئەتوانین وەری بگرین، ینی کافی نییە بۆی کەوا ژمارەی زۆر بێتە سەرجادە. تاوان باسییان کردوتیان نێچێک لەو شۆشە گەورانەی کە لە دنیاە خەڵکێکی زۆر بەشداری تیا کردو شۆشی میسر بووە، نەبە زیاتر لە شۆشی فەڕەنسا تەنانە زیاتر لە شۆشی رووسیاش خەڵک لە شۆشی میسرا بەتەنیا بەشداری کردو بە نیسبەتەکە کە وەری بگری ئەوەی کە تێکەڵ بووە لە مۆزوی شوە. بەڵام تەنانەت ئەمەش بەز نەبوو، کافی نەبوو ئەوەی کە جەماوەت ڕژایە سەرجادە و هێزی خۆی نیشاندا، بەز نەبوو بۆ ئەوەی کەوا بتوانێت دۆخەکە بە قازانج بە ژەوەندی خەڵک بگۆڕێت. پێویست بەوە بوو کە خەڵک چاوەڕێی ئەوە نەبێکەم وەکو ئەوەی کە خەڵک هاتبێ سەیری دووگۆڵیە بکاتوانە لە هینێکا بێ لە مەلعەبێکا بێ دوو تیپی بۆ ژواژی خەریکی یاری بن لەبینی یەکتراوانە کامل لە کامێنە باتەوە و ئەو بێت ئەمە تەحدید بکا و ئەوانە ئەم هێزانە لەبینی خوانە دەسەڵات بڵین ئاڵویەکەن ئەوانە ئەوە نەبێ بە خۆی ئەلتەرناتیڤ و شێوازی لە ڕێوەبردننی خۆی بێنێتە پێشەوە. ئەمەی لەم مەشورە ئەبینرێ کە بگەڕێنەوە سەر مەشورەکە کە تۆش ئاماژت پێدا، یەکێک لە بایەخە گرنگەکانی و مهمەکانی بە تەنها و مەطلب و خواستانە نییە، وەکو باسکردنی لە شێوازی دەسەڵاتی داهاتووە کە ئەبێت کە ئەمەش بۆ خۆی دەرزوەرگرتنێکە بە بڕوای من لە ئەو خۆپیشاندان و خۆشانە جەماوەریە سەر نەکەوت و بە تراژیدی تەبدیل بووی کە 12 ساڵ لەمەوە پێشبینیمان. ئەوەی تۆ باست کرد باسی دەورەی شۆڕەجێرانەیە، ڕاستی لە دەورەی شۆڕەجێرانەدا من وای تێگەیشتم کە دووشت زۆر گرنگە، یەکی ڕابەری و دیارە ڕابەریەکی پشتبەست و بە سازمان بەڕێکخرا. تاان وەختە باسی ڕابەریەکەین، ڕابەری بەتایبەت لە وڵاتانی وە گێران یا هەتا وڵاتانی عەرەبی کە تەیمان کردووانە ئەبێ ڕێکخراو بێت، ئەمە متەشەکل بێ وابێ حزبی بێ. بەڕاستی من پێم وانە مەسا هەرڵان لەو خۆشە جەماوەری ئێران بەحاڵ فەردێک ئەوەی پیانەوت کاریزما دەربکەوێ، مەسەن لە ساڵی 57 ئیسلامیەکان خومینی بوو بە کاریزمایان و هات، بەڵام خومینیش بێ ڕێکخراو نەبوو، بێ سازمان نەبوو، ئەوش حزب و سازمان و ڕێکخراوبوونێکی زۆری خۆی بوو. هەموو مزگەوتەکانی سەراسەری ئێران مینای کوردستان یا بەعزجەیەکی دیکە لە خزمەتیا بوون لە پێشەوە لە دوایەوە ئەنواعی جەریاناتی ئیسلامی متەشەکل و ڕێکخرا و سازماندراو بوو. دەرنەتیجە لەو دەورە شۆڕانەدا ڕاهبەری کە من پێم وابێ بۆ بەرەی چەپ و سۆسیالیستی ڕاهبەری حزب بتوانێت، حزبی کۆمونیستی و ڕێکخراو بوو تەبعاً ڕیشەدارە نێو بزوتنەوەی کرێکاری لە نێو بزوتنە جەماوەریەکان ئەتوانێت جێبەجێ بکات، تەبعاً بە شەخصیات و بە هەڵسوڕاوانی خۆشەوە وەرلایەکی دیکەوە ڕێکخراوی جەماوەری کە لە دەورەی شۆڕەجێرانشدا کە هێشتا تا حکوومەتی ئیستبدادی لەسەر نەچووە ڕەنگە زۆر هێشتا جەماوەری نەبن، ئەڵان هەرم بیست ڕێکخراوەی کە ئەم منشورەیان بەڕاستی ئیمزا کردووە بەعضێکیان ساحب هێزترن وەکو شورای سنفی معلمەکان جەماوەریترن، بەڵام ئێشتا ئەو جەماوەریە گشتیە نین لە نێو معلمەکانە کە نزیک 2 ملیۆنن لەو بابەتەوە. ئەسن بازە لەو ڕێکخراوانە هەرڵان قسە هەیە کە تعدادی کەمن، مهم نییە تعدادی کەم یا زۆر، بەحاڵ ماوەیەک بوون ڕێکخراو بوون، ئێشتا کوونە بۆ جۆرە جەماوەری نین. منزومێ نەفسی ڕێکخراو بوون و کە هەرچی تەناسب خواب بگۆڕدرێ ئەوانش بەرەو جەماوەری تر بوونەڕۆن مهمە. وتەبعاً هەر حزبێک و حزبێکی ڕابەریش ئەو منشور و پلاتفۆرمانەی پێویستە. دەرنەچە بە نەزەرم ئەوە پێویست و ئەوە بۆ بەرەی چەپ و سۆسیالیستی مصر یا تونس بە نەزەرم ئەو ڕابەری و ڕێکخراوەی بەرەی چەپ و سۆسیالیستی نەبوو، بۆ یەکانێ بە ئامانجەکانی خۆی نەگەی
و ئەو منشورەشی بە معنایە نەبوو. جا لەو دەورانە شۆڕەجێرانەدا کە ئەم کشمەکەشانە زۆری شتوندن هەمیشە و دایم ئەوەی واتۆ نێوە دبر بە دروست کارەکەت بۆ من ئاسان کردەوە بەشێکی زۆری کۆمەڵان هەن کۆمەڵانی خەڵکان خاکستەرین بە تەواوەتی نایانە مەدان یاگەر هاتنێتە مەدان عاقبەت ئێشتا کوونە ئەوە ڕۆشن نین کام ئالتەرناتیڤ هەڵبژێرن ئەمە هەمیشە وجودیە بێ مەسەڵەن تۆ ئەلئان یعنی بۆیاڵێن پێش ڕووخاندنی دەسەڵات چه ئەحزابی بورژوایی بیانەوێ قدرت بگرن چه ئەحزابی چەپ و کۆمۆنیستی بگرن بەڕاستی پێش دەسەڵاتەکە هێشتا ئەقەلیەتن ڕاست دەنەتیجە ئێشتاوانیە مەسەرەن ئاوا بڵێم 30 میلیۆن کرێکاری ئێرانی هەیە بە خۆی و خانەوادێ ئایا مەسەلەن مانگە پێشەوەی جمهوری ئیسلامی ڕوخابێ هەر 30 میلیۆنەکان لێ ئەتسا بابن قەدەوەی اتفاق ناکەوێت کەسێک وا کاتەوە خەریکابن زۆر گەورەیە هەرەوە باقبەت پێشڕەوانی چینی کرێکار و مرکزە سەنعەتی ئەسلەکان وەگەر لەو 30 میلیۆنە واقعا 3 میلیۆنی بێتە مەدان حتمما هەروە بوو دەورەی شا کرێکارانی نەوت نەژگەی بە 9 میلیۆن هاتنە مەدان پشتی ڕژیمیشان شکان دەنسە بە سیستمی کاریان بەوەی تەولیدیان ڕاگرت بە دەسەڵاتیان لە ئیقتصادا بەرحاڵ ئەمە مهمە ئەمە ئەبێت مهمە لەو دەورە شۆڕەژانانەدا کۆمەلگا بتوانێت انتخابی دروست بکە بۆیەکانە مەسەلەن هەرەڵان بۆ خەباتی شۆڕەجاران لە هەر وڵاتە بگرێت نهایەتەن بەرەی ڕاست و چەپ وجود دەبێت ئالتەرناتیوی ڕاست و چەپ وجودیانە بێت ئالتەرناتیوی ڕاست و چەپ بەبێ ئەوە خۆیان ناسان بێ قابلی هەڵبژاردن بن قابلی انتخابکردن بن لە مصر یا لە تونس فقط ئالتەرناتیوی ڕاست لە بەردەست ئەو بەشە خاکستەریەشا بوو لە بەردەست ئەو کۆمەڵانی خەڵکە چاریان نەبوو من و تۆ پێما بێ وەختە بە باشی پەیگیریمان کرد بوو لە بینی کۆمەڵانی خەڵکی مصر بە تەنگهاتوو بەدەست هەموو ئەو زوڵم و زۆرەی گوزەشتەوە ڕۆژێک لە ڕۆژان لە بینیوەی ئەرێ مورسی و ئەخوان المسلمین انتخابکەن یا ئەرتەش و کە لانیکەم بەقەد ئیسلامیەکان زۆریان بۆ نانێ بەڕاستی مەجبور بوون بچن پاڵ بدەن بە سیسیەوە لە تاو ئیسلامیەکان ئێستا مهمە لەو دەورانە شۆڕەجاراندا ئالتەرناتیوی ڕادیکال ئەوە بەهێز لە مەدانەکە بە ئەوە ڕۆشن بە بەرچاو ڕۆشنی لە مەدانکە کۆمەڵانی خەڵک بڵێت ئەمە هەڵەبژێرین ئەت جملە من بۆ خۆم پێم وایە ئەهمیەتێکی یا منشورەی کە لەم 48 ساعتەیە دراوەتە دەرێ و ئێمە باسەکەین بەشێکی زۆری کۆمەڵانی خەڵک دەتوانن بڵن جاوە پلتفۆرمێکەیە ئالتەرناتیڤ ئەتوانین انتخابیکەین ئەتوانین هەڵی بژێرین مەجبور نین هەرەوەی ڕزا پەهلەویەیەڵێ بە تەمامیەتی ئەرزیەکەیەوە مەجبوری نەرەوەی ناسیۆنالیزەکانی کورد دەیڵێن بە فدرالیزمەکەیانەوە ئەوە هەڵبژێری دەرنەچە پلتفۆرم و ڕابەری و ڕێکخراوی چەپ و ڕادیکال هەیە چین پێی پەیوەستە بن تەجروبەی شەخصی من ساڵی 57 و 58 کە لاوێکی تازەکار لە سیاسەتا بووم یەکێ وەک من چاوی کردەوە لە ساحنەی 57 و 58 مەبەستت 79 بەڵێ میلادی یا جەماعەتیان ئێران کرا 58 گەنجێک بوو بێ وایە ئێستا زۆر لەمە زیاتر بەڵە 79 مەبەستمە 79 ئەو وەختە ئەس بەش حاڵ خۆم تەجربەی خۆم چاوم کردەوە ڕژیمی شار ڕۆیشت بوو خەبات لە شارەکانی کوردستان و شارەکەی ئێمەش کە بۆکانە ئیدامەی بوو دێ وایە لەگەڵ ڕێکخراوێک کەوتم حزب دموکراتی کوردستانێک بوو جەمعیەتێکی ئازادی و دفاع لە مافی خەڵکی کوردستانێک وجودی بوو چریکای فدایی بوو من هەستان بەش بە حاڵی خۆم چون جەمعیەتم هەڵبژارد و کە دواتر معلوم بوو لە پشت دەمەوە کۆمەڵی شۆڕەجێرە زەحمەتکێشانی ئەو وەختە هەیە و ئەجملە لەگەڵ کۆمەڵە و دوای حزبی کۆمونیست ئێران و تا ئێستاش حزبی کۆمونیست کاریگەری حکومەتی وەکو انتخاب کارەکەی خۆمانمان کردووە بۆیە مهمە ئالتەرناتیوی چەپ و ڕادیکال قابلی هەڵبژاردن و ئەوە دیار بێ ئەوە مەترح بێ بە پلتفۆرمی بە منشوری بە ڕێکخراوەکانی بە شخصیەتەکانی بە چێرەکانی هەڵبژێرێ بڵێن لەگەڵ ئەماکەوین ئەمە ئەو ڕێگای ڕزگاریەیە کە ئێمە لەگەڵی بکەین زۆر باشە ڕەحمان کاتەکەمان بردەسەر بوو بە سەعاتێک و 7 دقەیە بەرنامەمان هەیە بەرەوە بەناچە لەبێت تەواوی بکەین کۆتایی پێبێنین حاڵ لە بەرنامەکانی داهاتووە
من پێشنیارمەوەی لەسەر ئەم منشورە و لەسەر بەندەکانی و لەسەر باسەکانی بەرنامەکەمان درێژە بدەین زایدن ئەو ڕووداوانەی کە ممکنە بێتە پێشەوە. حتمما وایە زۆر باشە. هەرستا لە کۆتایی بەرنامەکەشا تۆ باسی تاران و بازێک ئەترازات و مزارەت هەڵان خەبەری سنەش هاتووە هەرەمش و شاری سنەش لە خرۆش و لە حرەکەتی جەماوری حرەکەتی ئاعترازی شاید زۆر جەماوری نەبێ بەڵام لە جوڵەی ئاعترازیایە کە زۆر مهمە لە ڕۆژی 27 بەهمن. زۆر چاکە دەست خۆش بێ ڕەحمان شەوت خۆش کاتت خۆش هی تۆش و هی بینەر و بیسەرمە. زۆر باشەکەوا بێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامەی ئەم جارەشمان تا بەرنمەیەکی تر بەوەی ئازیز ئەگەینەوە بە شادی و کامەرانی دەنسبێت.